بۆ جارێکی تر بەرپرسانی باڵایەکێتی نیشتیمانی کوردستان جاخت لەوە دەکەنەوە کە لە ئێستادا دەستور بە مەبەستی ئەمارکردنەوە و سازانی نیشتیمانی لەسەری لە پەرلەمانی کوردستانە. لێپرساوی دەستەی کارگەری مەکتەبی سیاسیەکێتی لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ NRT کە بەم زوانە پەخش دەکرێت دەڵێت ئەوان لەگەڵ گۆڕینی سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانن لە سەرۆکایەتیەوە بۆ پەرلەمانی و لە هەموو کۆبنەوەکانیشیاندا بەڕاشکاوی بە پارتی دیموکراتی کوردستانی هاوپەیمانیان ڕاگەیاندووە. مەلا بەختیار ئاماژەی بۆ ئەوەش کردووە پێویست بە مشتۆمڕانە ناکات کە لەسەر دەستور هاتووەتە ئاراوە، چونکە لە ئێستادا دەستور لە پەرلەمانی کوردستانە بە مەبەستی ئەمارکردنەوە و سازانی نیشتیمانی لەسەری، ئەوەش لە ڕێکەوتنی بچوونەوەی حوزەیرانی نێوان یەکێتی و پارتی لە دەباشان هاتە ئاراوە لە بەرامبەر درێژکردنەوەی ویلایەتی بارزانی بۆ 2 ساڵی دیکە. باشە ئەگەر چی اختلافی لەسەرە حتى لەناو ئێمەش بۆ چوونی جیازەیە کاکە ڕێبوار، بەڵام سازان بۆ معنایە سیستەمەکە بگرێ بە سیستەمی پەرلەمانی ئەوانە ئەمە ئێستا ڕێئیمان وایە ئێمە ئەو هێزە ئەبین کە ئیش لەسەرەوەکەن سیستەمەکە پەرلەمانی بێ و ئیش لەسەرەوەکەن کە لەناو پەرلەمانە سازان لەسەر دەستور بێ ئەنجا دەستور بخرێتەوە. سەبارەت بە ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە ماوەی 8 ساڵە ئەنجام نەدراوە کە لە ئێستادا دەنگۆی ئەوە هەیە کە یەکێتی لەگەڵ ئەنجامدانی ئەو هەڵبژاردنەدا نەبێت، چونکە گوایە ترسی لە دەستدانی کورسەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەیە. هەر لەو چاوپێکەوتنەدا لێپرساوی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسیەکێتی ڕەتی دەکاتەوە کە ئەوان لەگەڵ ئەو هەڵبژاردنەدا نەبن و دەڵێت وەک یەکێتی مطلقاً لە هیچ کۆبوونەوەیەکدا داوای دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیان نەکردووە و دەشڵێت ئەگەر ئەو هەڵبژاردنە ناکرێت با تەنها لە پارێزگای سلێمانی ئەو هەڵبژاردنە بکرێت. لە وەڵامی پرسیارێکدا کە ئایا تا چەند ڕێی تێدەچێت لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەگەر ئەنجام درا بزوتنەوەی گۆڕان و یەکێتی ڕێک بکەون و هاوپەیمانی ببەستن بۆ ئەوەی دەسەڵات لە پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر وەربگرن، مەلا بەختیار دەڵێت بەداخەوە گۆڕان وای کرد کە نەتوانن ئەو کارە بکەن، بەڵام وتی هەموو دەرگاکان کراوەیە. ئێوە گۆڕان تا چەند ڕێگەی تێئەچێت کە لە هەولێرە هاوپەیمانیەک بکەن بۆی دەسەڵات لە پارتی وەربگرن؟ بەداخەوە وایان کرد کە ئەوە نەتوانین بکەین بێکەوە. گۆڕان ئەو مدەتە بەڕاستی هەر خەریکی حەملە بوو لەسەر ئێمە لە 180 زۆرمان پێ ناخۆش بوو بەڕاستی. یعنی ئەگەر ئەوە نەبووە ئەتان کرد احتیمال بوو هەموو دەرگاکان کراو. سەبارەت بە گۆڕانکاری لە پۆستەکانی یەکێتی و پارتی لە بەغدا، مەلا بەختیار لە پرساوی دەستەی کارگەری مەکتەبی سیاسیەکێتی ڕایگەیاند هیچ ئاڵوگۆڕێک لە سەر پۆستەکانی هەردوولا لە نێوان پارتی و یەکێتیدا باس نەکراوە و بارزانی پێ ڕاگەیاندون کە پۆستی سەرۆکۆمار بۆ کوردە و لە ناو کوردیشدا هەر بۆ یەکێتیە. مۆزوعی وای لەگەڵ ئێمە تەرح کردو نی ئێمە لە ناو خۆمانە مۆزوعی وەمانەوە ئەوەی ئێمە بزانین چەند جارێک لەگەڵ پارتی ئەو مۆزوعمان تەرح کردووە بە ڕەسمی بە ڕاشکاوی بەڕوونی بە ئێمەیانوتووە لەسەر زمانی جەنابی کاک مەسعود، لەسەر زمانی برای بەڕێز کاک نێچوان، لەسەر زمانی برای بەڕێز کاک فازڵ کە پۆستی سەرۆکۆماری بۆ کوردە و لە ناو کوردیشە بۆ یەکێتیە. لەسەر بەستنی کۆنگرە یەکێتی کە بەپێی پێڕەوی ناوخۆی و حزبە پێویستە ئەم ساڵێکەتی کۆنگرە ببەستێت، لە کاتێکدا جەلال تەڵەبانی سکرتێری گشتی یەکێتی بۆ چارەسەری پزیشکی لە نەخۆشخانەیەکی ئەڵمانیایە، مەلا بەختیار دەڵێت تاوەکو ئێستا پابەندی پێڕەوی ناوخۆن و ئەگەریش کۆنگرە دوا بکەوێت ئەوە ماوەیەکی زۆر کەم دوا دەکەوێت. لێپرساوی دەستەی کارگەری مەکتەبی سیاسی یەکێتی ئومێدیشی کرد بۆ کاتی کۆنگرە دوابیر و بۆچوونی پزیشکەکانی تاڵەبانی بزانن.